خدايا يا أرحم الراحمين أوركم ليدو يا إلهي خدايا خلت خزينة هيش تكم نابي توا لو ششكتانا خداي قورا دبا سياني كربايا خو هر نبايا بوسي كري إصلاحة بيوان دكت بيم رادقا يشتن كاكا خدای گەورە هانان لۆ دەبم خدایە سبێنێ دەکەوم لەسەر شم و تااقەتی کۆم نامینێم یا ئیلایی خۆ هەر نەبی یەک لەو کوڕانە دەستم دەگرن یا ئیلایی خدایە هاوارم لۆ تووە خدای گەورە چ بکەم یا ئیلایی صدق يعني شكري خوایب که کاکە ئیرادەی خدایە خوا ئەوها ئیرادەی لەسەر برام قسمەتی خۆیتی و بە خۆی قەرەمی لێدایە هەندەکان کوڕیان داتێ هەندێک چیژیان داتێ هەندە کوڕکسیان داتێ کورە هەندەکان نەزۆک دەکا زوڕێتە ناتێ و ئەوها وزاخ کۆر دەبین هەتا دەمرن ئەتو حەمدی ئەو خدایە بکە بابی من کاک حەمەد قسەکە زۆر تەواوە بەس مردیمە لە عەژمەتان زۆر خەمی دەخۆم کە خوا کوڕی نەدایمێ کو خۆم نەخۆم کاک حەمەد تەمەشا دەکەم ئەو سمایلی جیرانمان دەڕوا ماشەڵڵا 5 کوڕی لە دوو دەڕوا ئەویدی کاک حەمەد دەستە چەپم جیرانەکە ماشەڵڵا خوا لێ تێک نەدا 5-6 کوڕی هەیە برادەرەکەی دیم گاز دەکارێ عومەر ئەرێ عوسمان ئەرێ ڕەسوول ئەرێ ئادەم کاک حەمەد ئەمیش هەر دەبی گازکەم وەرە مەیاز وەرە بەگم وەرە خەجیت یعنی بەڕاستیتکم بە خۆم دەشتێ صالح شکری خوای بکە کورە سوزدەی شکر بە وەڵڵاهی منداری گەلک ڕێکوپێکێتەیە چیژی گەلک ڕێکوپێک و عاقرتەیە وەرە تەمەشاکە چ کابانەکەن چ دەستڕەنجی نەکەن زارە مەیاسیان ڕوویسپی بیا ڕەبی ئەو نەخشونیگاری ئەو دەکاتن ئەو تەونێ ئەو دەکات چ فابریخەی ئەوەی پێ دەکرێت کاکە ئەوانی دی هەروی بزانە یەکیان کابانەکات ئەو تیک و دوورمانەی نەخشین دەکاتن تخوا چێ دەتوانێت ئەواشت بدووری بەس پێم بری بەکەل گنایە کاک حەمەد هەمووی بە قوربانی ئەوەی کە یەکدا برێم کوڕم دەوەرە ئەو جۆتەی لە باتی من بکە ئەو ئیشەی لە باتی من بکە ئەمنەوەم دەوێت ساڵح تخۆ ئەگەچی دەمارم بگری ئەتو دەری لەو گوندەی ناژی مارد کاول نەبێ ئەرێ وەڵڵا ئەتو تەهای دەبینی چەند کوڕی هەیە ئەتو برێ پێشەشێکی هەیە خوا لێ نەسینی ڕەحمە لە داک و بابن ئەوە بە خۆت بەزاری خۆت گۆتت پێز باشە ئیسفادەی یەک فلسی لە چیانیان کردی ها ڕۆژ هەتا هێوەرە سەریان لەناو زەرجی ئەو بابەی نایە لە دەستیان بەدادەدادە وەختە هەرێ ئاوایی بەجی بێری کاچی من ساڵە حەمدی خوای بکە کورە منداری گەلک ڕێک پێک و نازدارت هەیە ڕویان سبی بیا ڕەبی هەرێکە چا گوندەکی دەینی بە ئاقارەوە کاک حەمەد ئەم بۆ دەنگتان لە تێری دی دەزانیت چه ئاگرێک ناوهەناومدایە وە نییە بەس باوە بی وەڵحاسر لەگەر تو بێفایدەیە ئەمە دەدناسم چ دەمارەکەت هەیە ئەمە دەدناسم بەرێ دەچێ مارێمە دەتێکە مامۆژنت پێ برێ مامم گۆتی نایەمەوە لەبیر نەکەی لۆ مامە خێرە دیسان لۆ چێن دەر لۆ دێ عارب ڕەشماری خوا لێ هەرەدەن کوڕم مامە خۆ قاتی بەتەمانی ئەو جارە بچێ ڕێگەعی عەلی دەزانیت چیە لەوەی زیاتر کاکە دەمارم مەگرە با تۆری مامۆژ لە تو دەرنەکەم مامە بە قوربان بم مامۆژنم چ بکە ئەتو سەرت لە بسەری ئەو فەقیرەی نایە دوای هەخوا قبول ناکە نگبەت ئەو بەرە بابە حتا ماراتیشیان سبحان الله مێ نەبیناینن مێ
وەختە کۆرایەیان دابێ لە بۆ جوانە ماینێکی نێر کوڕم گورە مامە چاوەکەم بە قوربان بم ئەوەش کاری خوایە ئەتو کو دەبی دەزە کاری خوای وەردەی دەزانێت چیە عەلی بڕۆ لۆ خۆت باشترە با قەپۆزت هەموو نەچێنم بت کەمە سینەمە لە ئەو خەکەی باشە مامە باشە ئەمری خوای ڕەزا ڕێدەی وەرە بنۆرێ تەماشا بەلای بەڕەحمانی برێ تامی بن زمانی وەرگرە بزانێت چ دەرێ مام صالح جارەت و مجدی مزدم مزد پێ برێ برێ ساڵح ئەتووی گەلە خۆش دێ پێشی برێ ساڵح دەرێ حەز دەکەم خزمایەتیم لەگەل بکەم پێ برێ ساڵح دەیبوو بڕوا ناکەم لەو گوندە دوو پیاوی وەچوو تێداهات مام صالح لۆ من نەهاتی نەسیحەتی تو بکەم چ عیبتە لە خۆ تێک دەدەی هیچ عیبت نییە زۆر باشی کاش خۆم لۆ لە خۆ تێک بدە هەیتم و ماشەڵڵا الحەمدولیلا لە خوای بەزیاد بی بەچی دەرێم یەک دوو نێرینم لە پاش بەجی دەمینێ لۆ ئەو وەختی وچ کابرا گۆتەنی بڕگی یارمەتیم بدەن کاکە دیخۆ نییە هەش خۆم بۆ دوست بە چاوم ببرم بمرم ناوم لەبیر دەکرێ ئەمن ئەگە بە تەمای کتامم لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم باشا مام صالح باشا ايه عادي دوایە ڕەحمان چ زوای مەزیدا بووە والله مام ئەمەد گەمەی بە قسەکان هاتبوو بڕوای پێ نەکردبوو پاشان پاشان مەجی سندی لێ خوارد بوو گۆتووی مام ساڵح ئیدریتی ئێ والله ڕەحمان گۆتبووی بادانیشی گەمەی بە ڕدێنی خۆی نەکا بە ئاخیری عمری باشەوە مام لەسەر خێران داوایکی هانی کردبوو والله مام ئەمەد داوای هەمینەی کردبوو عەلی مامت شێوایە دێ بەو ئاخری عمری لە خۆی لە ماڵ گونداری تێک بدات ئەو ماڵ گوندارە بەستە زمانە مام ئەمەد مامم وەختە بە دەشتێکەوی لۆ کوڕەکی عەلی ئەگەر خوانە دە کوڕم خۆ بە تۆبزی نییە بابە بە مامت برێ با لەسەر سنگ و پەچ خۆی دانیشی خوای لە خۆ تووڕە نەکە کورە دوای وێر و سەرگەردانی دەکاتن بابی من وەرە با بڕی بەخیرەت بە بنیادەم دادنەی ئەمیش بنیادەم ئەدی خۆ دڕندە نیمە سەد خۆزێ دڕندەک بای لەو چۆل و سەحرای بسوڕابایەوە نەک مەسئولی یەک کۆمەرە چیزی ئەو هازان تەمەشاکە تەمەشا ژنێکی بەستە زمانیش ئەخەوانە تو لیان مەسئولی کاک حەمەد ئەمن حڕم چ بکەم و چ قەراردا کەیف خۆ بە خوا ئەوە قەرارە یان هەر بە دژ بە ئیرادە ڕەب العالەمین و شەرع و کاک حەمە ڕزا لێ دەکەم وازبینە کورە ڕزای چ کاک ساڵح ڕزای چ ئەتوو گەف لەو ژنە بەستە زمانەی دەکەی دەرێ ئەو جارە چیژی ڕەوانێ مارێ بابت دەکەمەوە ئاخر ڕزای چ تێدا هێشت ساڵح زولمە کاکە زولمە لەو ئافرەتەی دەکەی ئێوە بەستە زمانە چ بکە ئەوە قەدەری خوددایە هەر ئەوەندەی بە نسیب کردیە ئەتوو لەو زولمەی لێ دەکەی خوار ناگری باشە لۆ هەرە ئەمن هەرکت بەسە کورە بەسە بە هەر ئەو قسە ئیمانەی مایتر لە دەست نەدەی و ماروێرامی سەرگەردان بی ئەتوو کەلکی قسەکردن هەر نییە ماما لە چێ بێ چیە چ دەوێت دۆرە بزان چ دێ دۆرە چ بووە مامۆ ژنم ژانی گرتێ گوتی بێتەوە زوو عیلاجەکەم لێ بکە
ژیانی گرتیە چاوی دەرێ ئەو دەم لۆ بتمەوە باچوجەکانی تارێ بکەن یۆ کۆمەرن ئەدێوان چنە مامە بەخورامت بم هەرچ نەبی ئەوە خێزانتە چ خوا قبول دەکات داچی یەک کۆمەرە منداریە لۆ خاتی ئەو بانگەی مامە ئەی بە زیادم نەکرد بڕۆ بەداچی برێ ئەمنی ئیشمێ با ئەو بستەکنی ئەی هاوار یا ڕەبی خوایە ئەو مامەی من چ درەچی هەیە خوایە هە بە عەمەلیوینەکەی خوایە ئەو چ درەچی هەیە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله خوايا أخونا ناخوش وخوشة بخوايا خوايا بقربانة بو أخونا ناخوش وخوشة بو يا إلهي يا إلهي يا إلهي توبة يا إلهي توبة يا إلهي تم بدي أبو الشكر خوايا تم بدي أبو الشكر خوايا توبة خوايا زور ظلمم لو قوم كنت ظلمم لو جلبت أزمانم كنت ظلمم لو كتانم ذكر خوايا أوي أتوب بدي أبو الشكر يا أرحم الراحمين خوايا توبة خوايا توبة تسارة بالنوم تكر يا إلهي خوايا بمبخشة يا إلهي تم بدي قايل بخوايا تم بدي راضي بخدايا آي لو خوني خوايا بس خونك الحمد لله خوايا الحمد لله خوايا توبة خوايا علي بەرێ مامە لۆ ئەو پیاوە چێ ناکەش بەرێ مڕۆ گۆرکەکەی دەرینە و وەکەم فاخر قەسابی ڕاستسەری ببڕە بەسە ئاوایدا تەوزیعیکە کاچ خۆ لە ڕاهی خوای زۆر باش بای باب دەبی نەکەی باشە خەمت نەوی سەرچاو یا خۆ بە خێراتی کاک حەمەد خێراندار یا ڕەبی واللهی لە وەختەشی گەلە تاکاتی الله ئەکبەر کاک حەمەد ئەوەی ئەمن دیشتم یا ئیلاهی نازانم چم لۆ بجێڕمەوە دەزانین چم دیت بە تای خۆ خێر ساڵح برێ خێر کاک حەمەد خێر وەها خێر تۆ بە خوددایە تۆ بە یا ئەرحەم الراحیم ئەمە جارێکی دی لەفزم بە ناخۆشی لەگەڵ ژن و مار و مندارێک بگەڕێ یان ڕیان لێگرشکەم یان لیان بدەم یان تووڕیان بکەم تۆ بەخوایە خۆزگە کاک حەمەد لە خۆی لەگەرە من دەبوو الله ئەکبەر خەونی چ کاک ساڵح با بخت تێم ناگەری مەسەلە چییە وای کاک حەمەد وای لەو نیعمەتەی وای لەو خۆشەی ئەمن دیتم الله ئەکبەر هەکو بەس تێم گەنە مەسەلە چییە ئەتۆ لە لای خێر دەکەی و لە لای خەون و نیعمەت و خۆشی بەس تێم ناگەنی مەسەلە چییە پێم ناری تۆ بەخوایە تۆ بە کاک حەمەد تۆ بە وەڵڵا ئەوەی قسەی لە نسیبی ئەو خودایە گەورەی بکە شێتە وەڵڵا شێتە ئەوەی ئەمن دیتم هەر ماشەڵڵا پێ دەوێت ئێستا زانیمان خەونت دیتە خەونەشی خۆش دیتە ئیدە دۆ مامژێ بزە خەونەکەت چ بوو با تێ بگەم دەوزە کاک حەمەد باش جێبدێ دەزانی چ خەونێکی خۆشم دی با جێبدێ با لە دوو جەرمەوە کاک حەمەد لەو خۆی
ئەمیان لۆ سەر میزانی برد ئەوەی خێر و چاکە هەبوو سفر هیچم نەبوو وەکت وشێت و هار بم ئەمنیان ڕاکێشا لە بۆ جەهەنەمێ لە دەرکەی یەکەم دەبینم کیژە گەورەکەم ڕاوەستایە هاواری کە گوتەوە بامە نابیبی بە نەزاننەبێ لۆ دەرکەی دووەم چوم دەبینم کیژە ناوەم دێکەم ئەویش چاوی بە من کرد گوتەوە بامە نابیبی بە جەهەنەمێ ئیدی سێم هەروەتر چارەم هەروەتر پێنجەم هەروەتر شەشەم سالای کچم بوو چاوی بە من کرد گوتی نابی بابم بەنەوە جەهەنەمێ دەرکەی شەشەمیشم بەجێ لۆ عەفتەم دەبینم مندارێکی گچکە ڕاوەستایە گچکە بوو زۆر گچکە بوو گوتی نابی بامم بەنە جەهەنەمێ ئەنتکەم پێ هات گوتی بابە ئەمیش کچی توومە بەرام هێشتا نەبوویمە ئەی خۆیە ئەویش لێ نەگەڕا گوتیەوە بامە ئەی سبحان الله ئەی خوا خاڵی خەچی گەورەیە قەبر ئەی لەم خۆی نەخۆشەیە بدیتم وایە تۆبە خوایە ئەوەی ئەتوو بندێ ئەمن قایلم خوایە شکرانە لۆ تو خوایە بە قوربانت بم بە قوربانیە بە کچەکانم بم ئابەزە چەند بەزیێتەی وایە بمەگزم چم پێگوتی ساڵح چم پێگوتی کورە کەس دەست لە ئیشی خوای نەدا ئەو بە خۆی دەزانی چ دەکەوت چ بڕیار دەدا ئەمە کەس نازانین چمان بەسەر دێ خێر نازانین لە چێیە بەس ڕەب العالەمین بە خۆی دەزانی دیتت فەرمووە دەیاڵە دەی تۆ یا ڕەبی خوا لێت بزیانی کەس ئەدرم نیاکەی کە یاگامە خوا کەریم ساڵح ئەویش خوا لێت دەبوونی هەمووی دەڕواتن ئینشاءڵڵا لەناو پاش تۆرانە بکەوە إن شاء الله إن شاء الله